سڵاوتان لەبێت وا دیارە هەوڵی داگیرکردنی زەوی و جوتیارانی کورد لە سنووری گوندی تۆپزاوە بەردەوامە. ئەو زەوی پشتی منەوە کە سەربازگەیەکی سەربازگەیەکە، یعنی سوپای عێراق هەوڵیدا چەند پارچە زەویەکی دیکە لە تەنیشتە و سەربازگەیەوە داگیر بکە، ئەوەی کە ئەگەر لە کامێرەکەەوە دەرکەوێت ئەو شۆفڵێکی ئێستا لێەوە وەستاوە کەمێک بەر لە ئێستا بە سێ شۆفڵەوە لەو زەویە کاریان دەکرد و هەوڵیاندا ئەو زەویە داگیر بکەن. اینجا هەرکە تیمەکانی ڕۆژناوانی گەیشتنە ئێرە کارەکانیان ڕاگرت، چکە ئێمە هەوڵماندا و زانیاریان بگوازینەوە کە لێرە سوپای عێراق هەوڵی داگیرکردنی زەوی جوتیارانی کوردەدا. کاک ساتح بێتە لای منەوە ئەگەر عەزیەت نەبێت کاک ساتح، دوا دیارە سوپای عێراق هێشتا بەردەوامە لەوەی زەویەکانی ئێوە داگیر بکات. کەمێک بەر لە ئێستا چەند شۆفڵێک لەسەر سوپای عێراق هەوڵ داگیرکردنی و زەویدا، بۆچی هێشتا ئەم هەوڵانە ڕانەگیراون؟ بەڕاستی وا تقریبا سێ ڕۆژە فرقەی 11 و قیادەی عەمەلیاتی کەرکووک لە هەوڵی دەست بەسەرداگردی 100 زەوی کشتتوکاڵی تۆپزاوان بە مەبەستی فراوانکردنی سەربازگەکە. ئەوەی ئێستا خۆتان بین شۆفڵەکان لە کار ڕاوەستان کە کامیرەکانیان بین و ئێمە لێرە گرت بووینەوە و ئێمە داواکاریمان کردووە لە نوێنەرانمان بە دوواداچوون بکەن و هەوڵ بدەن ئەم داگیرکاریە ڕابگرن. بەڕاستی هەوڵ هەبووە لەلایەن بەڕێز دکتۆر خالد شوانیەوە، بەڵام دیارە هەوڵەکان سەرکەوتوو نەبوون و سوپا بەردەوامن و لێرەوە جارێکی داواکارین لە بەڕێز خالد شوانی لە سەرجەم نوێنەرانی کورد لە بەغا، لە بەڕێز دکتۆر شاخەوان عەبدوڵا، لە هەموو پەرلەمانتارەکان، لە وەزیرەکان. بەڕاستی ئەمەی سوپایکا لێرە پێچەوانەی مادەی 140، پێچەوانەی بڕیاری 29 و 23 ئەنجومەنی وەزیرانە، پێچەوانەی هەموو شتێکە. تکامان وایە بێنە سەرخەت ئەم داگیرکاری زەویزاری تۆپزاوە ڕاگرن. جا کاک محەممەد خاوەنی زەویەکە لێرەیە. کاک محەممەد خۆت بێ لەسەرم کێشەیە قسەم بۆ بکەیت. اینجا تۆ تەنها کەس نەبووی لەم گوندەکە هەوڵ داگیرکردنی زەویەکە دراوە، پێشتریش هەم دانیشتوانی ئەم گوندە بەدەست هەم کێشەیە دایان ناڵاند. ئێستا زەویەکەی تۆ چەند دۆنمە و بۆ هەوڵ داگیرکردنی دەدەیت؟ زەویەکەی من باپیرمان 90 دوێنمە تقریبا 30 دوێنمان داگیر کردووە. ئێستاکەوە ئەوە دیکەش داگیر بکەم 90 دوێنمە هەمووی 90 دوێنمە. بەناو خۆتە بەناو باپیرم وایە تاپۆی ڕەشە بەناو باپیرم وایە. تاپۆی پیشانی ئەوانە داوە هیچ سوودێکی نەبوو. چەندجار پیشانمانداوە بە سوودی نییە ئەلێ عید ئیدارە مەحەللی نانجارێک عید دیفاع بوو بۆ شێوەیە داگیریان کرد. چارەسەر چییە؟ وەڵی چارەسەر ناتەم چارەسەری ئەمانە لەلایەن پەنجوارەکان مادەی 140 بەرپرسیار کوردەکان یەکێتی و پارتی بێم بەهانامەوە بەهاتە لەوە زیاتر زەویەکانمان داگیر نەکرێت. اینجا ئەو زەویە کەمێک بەر لە ئێستا سێ شۆفڵی سوپای عێراق لە فەرقەی 11 هەوڵیدا زەویەکە تەخت بکە مەبەستی فراوانکردنی سەربازگەکەیان، بەڵام هەرکە تیمی ڕۆژنامەکانیان بینی دانیشتوانی تۆپزاوایان بینی کە گردنەوەیان کردووە هەوڵەکانیان ڕاگرت. جام هەوڵانە هین ئێستا نییە، چەند مانگێکەوە بۆ زیاتر لە ساڵێکە سوپای عێراق دەیەوێت زەوی داگیرکە لە تۆپزاوە بە مەبەستی دروستکردنی سەربازگە، مەبەستی فراوانکردنی سەربازگەکەیان. پێشتریش هەوڵیدا سەربازگە کۆنەکەی تۆپزاوە نوێ بکاتەوە تاکو لەوێ دووبارە بکەنەوە سەربازگە و لەوێ نیشتەجێ بنەوە، بەڵام هەموو کات بە هەوڵی دانیشتوانی ئەم گوندە کە گربنەوەیان کردووە ڕێگربوونە هەوڵەکانیان ڕاگیرا. وە ئێستا دانیشتوانی تۆپزاوە داوا دەکەن دووبارە لایەنی پەیوەندیدار، ئەندامانی ئەنجومەنی نوێنەران، وەزیران و کاربەدەستان بێنە سەر هێڵ و ئەم هەوڵە ڕابگرن کە سوپای عێراق دەیەوێت سەربازگەکەی فراوان بکات و چەند پارچە زەویەکی دیکە لەم سنوورە داگیر بکات.